كاتي هلا ورد قرين دابرتي ما في وش نية بفرتي كردم يا عربي ودي وتورنيا شایان نووری ئەو ژنەی ساڵی ڕابردوو چەندین جار لە گرتە ڤیدیۆی جیاواز دەرکەوتوو هێرشی دەکردە سەر ئەفسەری بازگەکان لە گرتوخانەی ئافرەتانی بەغداد گیانی لەدەستدا و دواتر هەڵوێستی خێزانەکەی لە سەرمردنی ئاشکرا بوو. شایان نووری ڕەگەزنامەی ئەمریکای هەبوو هەرچەندە دەیگوت هیچ لایەنێک ناتوانێت من دەستگیر بکات بەڵام بە تۆمەتی هێرشکردنە سەر ئەفسەری بازگەکان لەلایەن دادوەر و کەسانی ئیداری دەستگیر کرا. دواتر لە دەرگای کەرکووک بۆ ماوەی ساڵێک سزای زیندانی بە سەردا سەپێنرا و گوازرایەوە بۆ زیندانی بەغداد. دوێنێش دوای 9 مانگ لە زیندانیکردنی گیانی لەدەستدا. شیاو نووری برای شایان نووری لە سەرگیان لە دەستدانی خوشکەکەی ڕایگەیان. ئێمە هیچ گومانێکمان لەسەر مردنی خوشکەکەمان نییە چونکە شایان یەک کلیەی هەبوو تەندروستی تەواو نەبوو. برای شایان نووری زانیاری زیاتر ئاشکرا دەکات و گوتی شایان لە هاوسەرەکەی جیاوەتەوە و دواتر تەنازولی لە مافی بەخێوکردنی کوڕەکەی لە بەرژەوەندی پیاوەکەی کردووە. ئەمە ژوای کردووە تووشی نەخۆشی دەرونی ببێت و بەم دوایانە تەندروستی تەواو تێکچوو. ئیشەکەی خۆتت کرد دوای بۆی لە قادرمەکە بڕۆیتە دەرەوە هەم دیسان کامێراکە چی تەسویری کردەوانێت تێگەی بیکوژێنێتەوە بۆی تەسویرت نەکا کە دەرەچی ئێستا بێ هەمووتان بگرم. دوێنێ دوای 9 مانگ لە زیندان شایان لە گرتوخانەی ئافرەتان لە بەغدا و پێش 3 مانگ لە تەوابوونی ماوەی زیندانیەکەی گیانی لەدەستدا و ئەمڕۆ تەرمەکەی دەگەڕێنرێتەوە کەرکووک و دواتر لە گوندی حوتەغار بە خاک دەستپێردرێت.